أنا أزيد لكم مسائل، أرجوكم إرسال بعثة إلى كركوك، مسائل إنسانية، ما فقط تهم الأتراك، ما تهم التركمان، أنا أبدأ بالتركمان. 9 شوباتی 2004 ڕۆژێکی مێژووی بوو نەک هەر بۆ گەلی کوردستان بەڵکو بۆ تەواوی عێراقیەکان، ئەویش سەلماندنی کوردستانی بۆنی شاری کەرکووک بوو بە بەڵگەی مێژووی و جوگرافی کە لە مێژووی پرشنگداری گەلەکەماندا بە مورافعەی کوردستانی بۆنی کەرکووک ناسراوە. کاتێک سەرۆک مام جەلال لە بەردەم ئەنجومەنی حکومدا لە فێبرایەری 2004دا بە نەخشەی سەردەمی عوسمانلی و نەخشەی مێژوویی تر و نووسراوە و بەڵگەنامە ڕەسمیەکانی چەند سەدەیەک لەوبەر کوردستانی بوونی کەرکووکی خستە سەر مێزی مرافعە، زۆر لایەنی شاراوەی مێژووی ئاشکرا کرد کە لای بەشێکی ئامادەبوانیش ڕۆشن نەبوو بەسەر سوورمانەوە دەیان ڕوانیە نەخشە و بەڵگەنامەکان. ئامانج و مەبەستی سەرۆک مام جەلال کە بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر و ئەو بەڵگەنامە و نەخشانەی دەستکەوت بوو سڕینەوەی ئەو تەمومژە بوو کە بە ئەنقەز بەری ڕاستیەکانی پێگیرا بوو. ئەو ڕۆژەی کە باسی کەرکووک تەوان چەند جارێک باسی کەرکووک هاتەنەوە ئەو وەختەش بەعزە مەشاکل دروست بوو قەرار بوو وەفتێک بێت بۆ کەرکووک دواییان هێشت. ئەو ویستی بە شێوەیەکی زانستی و ئیسپاتێکی مێژووی کار لەسەر ئەو مۆزوع بکە. ئەو مرافعەیە ئەوەیە کە بە سەنەد و بە دیکۆمنت هێنای لەسەر مێژەکە ڕایخست بوو کە ئیسپات بکا بۆیان کە ئەم مەسەلەیە لە زمانی عوسمانی و لە پێشتر و چۆنە ئێستا دوایی لە ئەو ڕێککەوتنانی کە بووە و کوردستانی بوونی کەرکووک. هەمومان باسمان لە کوردستانی بوونی کەرکووکە نەک کوردبوونی. الذي الله حرمنا من ظله الكريم. تفضلوا هذا كردستان.